هەڵبژارتنین پێشینیان دموکرات و کۆماریان دەبەرەکانیا سەرۆکاتیە ئەمریکادا لە ئایاوا بداوی هاتن. لە سووریا لایەنین دژ شەڕ دکن لە دەمێکوونەتەوێن ئێگرتی هەوڵ دەدا وانە بگەهینە سەر مێزی دانوستاندنان. و ترس هەیە ڤایرۆسا زیکا گەفەیە بکە سەر ساغلەمیە گشتی. بەسڵاوێن گەرم و جارەکەدی بەخێر هاتن تەماشاکردنا کورد کۆنەکشن. کورد کۆنەکشن هەموو ڕۆژانێکی سێشەموان و هەینی لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە دەکرێت و لە کەناڵی NRKەوە ڕاستە و خۆ پەخش دەکرێت. کورد کۆنەکشنی ئەمڕۆژ بە راپۆرتێک لەسەر هەڵبژاردنە بەراییەکانی ستانی ئایەوە دەست پێ دەکەین. لەم هەڵبژاردنە بەراییەی ستانی ئایەوە سیناتۆر تێد کروز کۆماری توانی سەرکەوتن بەدەستبێنێ لە نێو دەنگدەرانی کۆماریدا و ئەم هەڵبژاردنە بەراییەش بە یەکەم تاقیکردنەوەی فەرمی هەڵمەتەکانی هەڵبژاردننی ئەم ساڵی سەرۆکایەتی ئەمریکا دادەنرێت. بۆ دیموکراتەکانیش هێلەری کلنتن و بەرنی ساندەرس ئەنجامەکان هەر زۆر نزیک بوون و ئەمەش وەها دەکا بگوترێ ئەم هەڵمەتانەی هەڵبژاردن گەرم و گوڕیەشی زیاتر بەخۆوە دەبینێت. God bless the great state of Iowa. سیناتۆر تێد کروز کە کۆنەپارێزێکی دژە واشنگتنە سوپاسگوزاری دەردەبڕێ هاوکاتی ڕاگەیاندنی سەرکەوتنی خۆی لە هەڵبژاردنە بەراییەکەی ستانی ئایەوەدا. Tonight is a victory for the grassroots. ئەم شەو سەرکەوتنی ڕەسەنایەتی بوو. سەرکەوتنێک بوو بۆ ئازایەتی کۆنەپارێزان لە سەرانسەری ئایەوەدا و هەروەهاش بۆ تەواوی وڵات. دۆناڵد ترامپ کە چەند مانگێکە لەم هەڵمەتانەدا لە پێشەنگدا بووە بە پلەی دووەم هاتوو دەچێتە هەڵبژاردنە بەراییەکەی ستانی نیو هامشەرەوە و پەیمانی سەرکەوتنیش دەدات. دەڕۆینە پێشتان و نەرایەتی کۆماریەکان بەدەست بێنین و بە ئاسانی لە هیلەری و بێرنی ببینەوە یان هەر کەسێکی تر لەوێ دەربکەوێت. ئەوەی جێی سەرسوورمان بوو سیناتۆر مارکۆ ڕۆبیۆ لە ڕیزبەندی سێمدا بوو ئەنجامەکەشی نزیک بوو لە دۆناڵد ترامپەوە لەوانەشە وەک کەسێکی خوازراوی کۆماریەکانیش لی بڕوانرێت. ئەم شەو لە ئایەوە دانیشتوانی ئەم ستانە پامێکی ڕوون و ئاشکراندا پاش 7 ساڵ باراک ئۆباما چیدی چاوەڕوان نابین تا وڵاتەکەمان بگینەوە دەست. ڕێژەی بەشداری کۆماریەکان لەم دەنگدانە بەراییەی ئایەوەدا لە ئاستێکی بەرزدا بوو. یەکێک لە دەنگدەرانی کۆماری کە پشتیوانی لە سیناتۆر مارکۆ دەکات دەڵێ پێویستە دەنگی پێ بدرێت. پێم وایە زۆر بەباشی کرد. زانیاری زۆر باشی هەیە لەسەر سیاسەتی دەرەوەیی. ئەمانەش هەندەرن بۆ هەموو کەسێک. دوو کاندیدی دیموکراتەکانیش لەم هەڵبژاردنە بەراییەی ستانی ئایەوەدا زۆر نزیک بوون لە یەک. بەڵام هێلەری کلنتن ئەم نزیکەی وەک سەرکەوتن سەیر دەکرد. چەند هەڵمەتێکی مەزنە ئەمە شانەزیەکی گەورەیە ئەم هەڵمەتەیە لە ئایەوە کاتێک کە زۆر لە دەنگدەران بڕیار لە ئایندەیەک دەدەن کە بۆ دیموکراتەکان و وڵاتەیە گرتوەکانیشمان دەوێت. بە هەمان شێوە سیناتۆر بەرنی ساندەرس سەرکەوتن بۆ خۆی ڕادەگەیەنێ لە کاتێکدا زۆرێک لەو گەنجانەی پشتیوانی لە سیاسەتە ئابوووریەکەی دەکەن چواردەوریان گرتبوو. سیناتۆر ساندەرس چاوی لە هەڵبژاردننی بەرایی ستانی نیو هامشەرە کە لەوێ بە شێوەیەکی بەرچاو لە پێش هێلەریەوەیە. بۆ ئەم قەیرانانەی ئێستا لە وڵاتەکەماندا هەن پێویستمان بە گۆڕانکاریی بنچینەی سیاسی و هەروەها ئابووریش هەیە. بەشداری دیموکراتەکانیش زۆر بوو لە ئایەوە. لانگرانی ساندەرس و هێلەری زۆر بەپەلە بوون بۆ دەنگدان. ساندەرس هەناسەیەکی نوێیە لە پرۆسەی سیاسیدا. پێم وایە هێلری کلنتن دەبێتە بەهێزترین کاندید بۆ درێژەدان بە ڕێبازی ئۆباما و کارکردنیش لەگەڵ کۆنگرێسدا بۆ بەرەو پێشەوە چوون. مارتن ئۆماڵی دیموکرات و مایک هەکەبی کۆماری هەڵمەتەکانی هەڵبژاردننی خۆیان ڕاگرت پاشەوەی ئەنجامێکی ئەوتۆیان بەدەست نێنا. ئەوانش کە ماونەتەوە ڕوودەکەنە ستانی نیو هامشەر بۆ هەڵبژاردنە بەراییەکانی ڕۆژی سێشەمەی داهاتووی ستانەکە. دەستپێکە قۆناغەکە سیستەمی نوێی هەڵبژاردننی ئەمریکایە و دیارە هەر قۆناغەکە گرنگ بووش بۆ هەندێک و هەندێک ژێ کاندیدان خۆڤەکێشن. خۆیان بکێشنەوە و بێجگەلەوە کاندیدەکانی تری کە دەمێننەوە ئیدی هەموو سەنگیشیان لەسەر هەڵبژاردننی بەرایی ستانی نیو هامشەر دەبێت. بەڵێ سوپاس بەڵێن هەر چاوا بە کاندیدên دموکرات و یین کۆماریژی لەسەر یەک پرسێ هەفبیرن هەر چەندە دگەل جوداهین مەزنین وان هەین دەبێژن سیستەمی پەنابەریە لە ئەمریکا پڕی کێماسیە. سەرۆک باراک ئۆباما و کاندیدên دموکرات پشتەوانیا ریفۆرمین سرانسەری دیکن و هەروە سەفساناهیکردنا ناسنامەیە کۆماری دەبێژن ئەو لێخۆشبوونە نەقانونیە ji bervêjî qanûnên penaberiyê bûne beşek giring û sereke di kampêna helbijartinên serokatiyê de.
دانالد ترامپ بربژارندنین کۆماری gelek li ser koçberiyana qanûnî axivîne, digel bandora wê li ser aboriye û rewşa ewlekarî. Ev wekû reklameka siyasî ye, wekû ev reklama sînator Ted Cruz. Ez dibînim ku mîdya gelek li ser koçberiyê diaxive lê ew nabînin ev pirsgirêke aboriye. Ev jî reklama Trump e. Ew ê koçberiya neqanûnî bidawî bîne bi avakirina dîwarekê mezin li ser sînorê başûrî û di vê Meksîk parê wî dîwarî bide. Trump meha şeş di kampeyna xwe da ev babet anî holê. Dema ku Meksîk xelkê xwe dişîne Amerîka ew yên baş naşîne, ew tenê yên tewanbar dişîne. Gelek kes nerazîne ji axiftina Trump, lê John Fortier dibêje ku Trump li ser wan babeta diaxive yên Amerîka di xema wan dane. Beşek mezin ji partiya Komariyên di xema koçberiyê dane. Behra pitir ji serkeftina Donald Trump ji ber vê mijarê. Renge hindek digel wî ne li ser vê yekê, lê gelek kes hene bi tundî dijî vê pirsgirêkê radwestin. Hinek berbijarindinên komarî wekû Trump dijî koçberiyê ne û hatina Sûrî û Iraqîyan qebûl nakin. Lê aliyê dîmokratan berbijar digel qanûna koçberiyê ne. Not a single Republican candidate, not one. Neyek ji berbijarên komarî piştgirî rêyeka rast û dirûst li ser welatiyan dikin. Sînator Rubio yek ji wan kesan bû yên qanûna koçberiyê di sala 2013 da nivîsand û niha ew dijî wê yekê ye. Ew bi aliyê radîkalîzmê vediçin û xwe ji xelkê Amerîkî dûr têxin. I was appalled at so many voices, including some. Ez matmayî mam dema min dît hinek demokrat li gel wê yekêne ku penaberên Sûrî wekû zarok û jin vegerin. Amerîka berpirsiyariyeke nevnetewî heye ji bo malbat û zarokên penavxwaz. Rapirsîn diyar dikin ku heştê ji sadî ji Emerîkiyan dibînin ku koçberî ji her du aliyên berbijaran fekterek gelekî giring e demê ew biryar didin ka ew dengê xwe bidin kê. Ravindowski, Dengê Amerîka. نێردراوی نەتەوە یەکگرتوەکان بۆ سووریا لە هەوڵێکی چڕ و پردایەتە و توێژە ئەشکیانەکەی قەیرانی سووریا لە ژنێڤ بخاتە سەر ڕێڕەوی خۆی. لە ئێستادا نوێنەرانی ئۆپۆزیسیۆن و هەروەهاش حکوومەتی سووریا لە ژنێڤن وەلێ هێشتا بەشداریان نییە لە دانوستانێکی ڕاستە و خۆدا لەگەڵ یەکتر. وەک خالید فتاح لە راپۆرتەکەیدا باسی دەکا نوێنەرانی ئۆپۆزیسیۆن سوورن لەسەر داواکەی پێشووی خۆیان. هێرشên erd û asmanî yên leşkerê hikûmeta Sûriye bi piştevaniya firokên Rûsî li piraniya berûkên şerî dijî serhildayên Sûrî erkê nûnerê taybet yên netewên êgirtê Stîvan de Mistura bo li hevînana şandê hikûmet û rikeberiya Sûrî zehmetder diket. Şandê rikeberiya Sûrî li roja îniye beşdarî li danûstandinan da nekir lê piştî wergirtina bersiveka pozitif li ser daxwazên wan bi dawî înana hêrişên asmanî û dûrpêçkirina bajaran hatine cinêv. لێن هاجارێکادی گەفێن بجهێلانە جنێف دکن. ئەم ناخوازین vexwên rêjiyê li Sûriyê bibînin. Em dixwazin kuştin rawestît. Me daxwaz ji Dimstora kir benda 12 û 13 civata ewlekariya netewiyên yekgirtî bicih biket. Lê serokê şandê hikûmeta Sûriye Beşar Ceferî daxwaza danûstandinên bêşert û merj dikit û got şandê hikûmeta Sûrî bawer dikit peydakirina çareseriya siyasî bû pirsa Sûriye divê aliyedî niyazên baş nîşan bidet û rijd bit li ser danûstandinan. Qaîlkirina opozisyona Sûrî bi beşdariyeka karîger erkê Dimstura ye. Lê ew jî vî erkî diexse ser milê komalên welatên piştevankarên Sûriye yên nasyar bi ISSG. Peyama kombûnên Viyana ew bû ku li demê destpêkirina danûstandinên Cinêv divê behsê agîrbestê bêkirin. Welatên êgirtiyên Amerîka û Rûsya bandûra here mezin li ser çareseriya pirsa Sûriye heye û yarîkerên serekî ne bû bi dawî înana şerê navxwîyê Sûriye. Komariyên Kongresê Amerîka piştevaniya çareseriya diplomasî dikin lê dibêjin aliyên Sûriya neberhevin. Divê xalê de zor zehmet e. Ez bawer dikim opozisyûn yê rewşeke nexweş da ji ber ku çi daxwazên wan nehan nebcih kirin. Ez bawer dikim danûstandin ji xaleka zehmet dest pê dikin. Ragihandina destpêkirina fermî ya danûstandinan jilayê Dimstura ve handerekê bihêze bû pêvajiya aştiyê serarayê daxuyaniyên opozisyona Sûriye ku Rûsya hêtlerekî dî li Dimşqê dirist diket. Xalid Fetah, Dengê Amerîka.
ستیڤان دیمەستورە نکۆڵیش ناکالەوەی ئەم توێژانە قورس و ئاڵۆز دەبن و دەڵێ گەلی سووریا شایستەی ئەوەیە هەنگاوێکی کۆنکریتی لە هەردوو لای وتوێژەکانەوە ببینێ هەرچەندە باس لەوە ناکات چەندێک پێویستە بۆی بەڵام جەخت دەکاتەوە لەوەی پێویستە ئەم توێژانە ئەنجامی هەبێت. هەرچابە شارەزا باوەڕ دەکەن دانوستاندنین بناوبەریانەتەوێن گرتی سەر ناگرن گەلۆ چما و هەتا چەندێ ڕاستە ئەگەر ڕاستە هیوی هەیە جنێفەسێ چارەسەریە ji بۆ کریزا سووری ببینە چما جوداهیین مەزن هەنە لەسەر نوێنەراتیا ڕێکابەریا سووری دیوان دانوستاندنین جنێفەسێدا نەها ڕاستەوخا دگەلما ئاڵان شەمۆ نوێنەرێ پارتیا یەکێتیا دیموکرات لە بریتانیا لە ستودیا لەندەن ڕاستەوخا دگەلمایە کاک ئاڵان سپاس هیوی هەیە جنێفەسێ چارەسەریا ببینە ji کریزا سووری ڕا بله gelekî spas û roj baş ji Londonê ji we re spasî ji bo mîvandariya we û spasî jî ji bo agehdar û temaşvanên we. Belê ez destpêkê bi hêvî bawer dikim hevdîtinên ku nihanî pêk tene û hatine pêkirin bi hêviyekê gelek yani şansên hêviyê gelek kêm kirin. سەدەبی وێشی ئەس باوەڕ دەکەم ji ber pêkanîna opozîsyonê û opozîsyonê rejîmê di serî de yani piştî civîna Viyena ku dewletên mezin wekû Amerîka û Rûsya û hevde dewletê din ku têkelin li gel krîza Sûriyê da biryar girtin ku vê çareseriyê ser bikin. یەکگەم گاو دیتنا من دووەردا هاتە پێکردن ji bo ev hevde dewletin û dewletên Amerîka û Rûsyane lê ne yekî Sûrî ne kesekî ji opozisyona Sûrî beşdarî ve Viyena bû. Yani Viyena'da biryar girtin kom civîna Viyena'da biryar girtin dê çareseriyê siyasî li krîza Sûriye bînin. Lê bê milletî Sûrî, bê opozisyona Sûrî, bê kesekî Sûrî beşdarî va biryara bibe va ittifaqiyata bibe. Yani ev hevkirin di navbera Amerîka û Rûsya, Tirkiye û Saûdî û Erebistan û dewletên din û İran ku biryar dane hevbeşeke siyasî pêk bînin wek milleteke Sûrî pêşwazî kirin û dixwastin çareseriyeke aşiyatiyane edalet bête kirin û ev xûna bê rijandin bê seknandin. Lê mixabin ji bo ku pêkanîna hevdîtinan ji ber him Cenêva dido û him Cenêva yekê û him qerarên biryarên Vêna dibêjin dibê opozisyona Sûrî yani rêkberiya Sûrî dibê hemû kes xwedî hêz xwedî li ser erdê xwedî hêdê xwedî kar biryar beşdarî var ji bo pêşaroja Sûriye bibin. Lê mixabin biryar hate dayîn ku dan ev biryar hat gişten daya Saûdî. Saûdî Erebistan ev biryar rakir û çûk yekser opozisyona tenê ku îro opozisyona ku em dikanibin ji we re bêjin opozisyona İslamî. Yani dewleteke İslamî ku Saûdî Erebistanê Qatar û Kuwait dixwazin vê opozisyonê çêkin. Hemû kesên demokrat Kurd, kesên din a Sûrî, kesên demokrat ewana bêlayan kirin û anî dawetî kongreya netewî kongreya Riyad kirin. Di ser wê kongreya Riyad da pêşniyarên wan û opozisyona wan û daxwaziya wan کاکاڵان دەگەمێتێ کاکاڵان کاگالان ئەگەر یارمەتی میلێرەدا جەنابەت ئاماژە بە ڕۆڵی سعودیە و قەتەر و وڵاتانی تریش دەکەی هەر ئەو ڕۆڵەیە یاخوار ئەو کاریگەریەیە کە ڕێگە نادا کورد وەکو ئۆپۆزیسیۆن بەشدار بێ بەڵێ ئەوان یەکەم تهدیدە دەوڵەتی تورکیە vekirî got biryarên ew Riyadê gotin heya Kurd wekî irhabê ettiham kirin û dixwastin hêza yekîniya parastina gel YPG û hêzin ku demokrat îro li Sûriye kar dikin bi navê irhabê danekirin yek ji qerarê Riyadê ye û ê duwem jî dewleta Tirkiye tehdîd kir berî sê roja ku hevdîtin pêk bên li Cinêve tehdîd kir eger Kurd û bi teybatî PYD û YPG beşdar bibin ême muaraza Sûrî menع dikin ku beşdarî ev ewa bibin. Ev tehdîdeke yekser bû loma jî ew pêkhatina
ناوبەرە ئەمریکا و رووسیاوە ئەوان چ دەبێژن وەکو تەنازولە کردن ژە دەوڵەتی تورکیێرە نهانی دەوڵەتی تورکیا سعودی و قەتەر پرۆگرامێکتینن بەڵێ کاکی ئالان لێ نوێنەری ئەمریکی و چۆیا ڕۆژئاوا تۆنی بلنکن دیارە گوتیە و ڕۆژنامە حیاتە لەندەنیدا دۆ چاپە عەرەبی بەحسکردیە و ئەمریکیان پشتڕاستکردن دانا برێ ساڵح مسلم کوردان یان وانە وێ نوێنەراتیا خۆ هەبە دەداڕستاندناندا هەتانەهاوە چ دەنگ و باس هەنا وێ نوێنەرەك هەبە دەداڕستاندنایاننا بەڵێ ڕاستە ئەوان وەلو دەبێژن ئەمریکاشی وەلو دەبێژێت دهۆنی رووسیاشی وەلو گوت وەکتە گوتی تۆنیشی وەلو کرد ئەو وەک ون دەزانن نوێنەری ئەوی جیهانە ینی لە ئینتەرنەشنەل کۆلیشن ئەوی کو ئیرۆ دژی داعش شەر دکنە برند ئەوێشی لێ بوو مەکۆرمەک لە کوبانێ بوو پێشگرتیە یەپەگە دەکردوش بۆ کوش پێشگرتیە یەپەگە وێ شەڕی لە دژی داعش دەدا بکەن وەزارەت تا وەکتە گوتیژی تۆنی وەزارەتە دەرەوەی ئەمریکا و دهۆشی وەزارەتە دەرەوەی رووسیا ئەوان تەکۆز دکن تەکی دکن دەبێژن ون حەقیوەیە ونە حەقی ونەشی بەشدار ببن لێ نەها وەختە گفتوگۆیە نینە نەها وەختە مفاوضاتە ننە مذاکراتە ننە نوکە وەخت بێت ون پشتی هەفتەگە یا ده هەفتە دین ده ڕۆژە دین ئەس باوەڕ دەکەم پرۆگرامێکی وان هەیە ji بۆ ناکە مفاوضات یعنی نه مباشرن نهانی تنه دخالین وان اساسی هنه یک شر روستاندن شر دده گشتاندن آلیکاریا هومانیتر ملتی سوریه لو ماشی یعنی هیوی اوه کو پیش روژه دا کرد بجدار ببن وک طرف گسر بخوا نه گریدای اپوزیسیون اسلامی و نشی گریدای رژیمه وفد گسر بخوا بجدار ببن جبو بریار بدن سر پیش روژ سوریه دا پشتی او تکز دکن امریکا و روسیه تکز دکن اوه امشی بهیوینه که او راست به ام پیشگرتی دکن ام دخوازن پیشگرتی بکن لی ام دخوازن بناوی خوا بناوی ملتی خوا بناوی هیزی خوا ام لسر عردانه حقیمشی هیه دوا پیش راجو دا از باور دکم پیش روژه دا و کرد بگینن و مفاوضاتا و سوریه دموکرات و آشتیانه آرامی و آشتی وره روژاوه گل کی سپاس که الان لندن الان شمونری پارتیا یکیتیا دموکرات لبریتانیا دگل کرد کنکشن بو حێزی سووریایی دیموکرات خەریکی دروستکردنی بنکەیەکی ئاسمانیە لە باشووری ڕۆژهەڵاتی شارۆچکەی ڕمێلان وەک زانا عومەر پامنێری دەنگی ئەمریکا لە راپۆرتەکەیدا باسی دەکا دەمڕاستی هێزی سووریای دیموکرات هەواڵەکەی بۆ پشتڕاست کردووەتەوە و دەڵێت ئەم پرۆژەیەش بۆ مەبەستی مرۆڤانەیە. هێزا سووریایە دیموکراتیک لە باژارۆکی ڕمێلانê balafirgehê hazir dike. Li gorî agahiyên gohatin belavkirin ji bo bikaranîna leşkerî be ji aliyê Amerîka di çarçoveya hevkariya Amerîkî bi hêzên Sûriya Dîmokratîk Qesedê re di şerê li dijî Daişê. Amerîka ji aliyê xwe ve ev agahî piştrast nekir. Berdevkê Qesedê Talal Silo ji bo dengê Amerîka firekirin û hazirkirinên balafirgehekê tekez kir. Lê bi armancên mirovahî ve girê da شبر روشا دور بيشكريني يا روجافاي كردستاني. تم التوسعة راح يتم التوسعة من 700 المهبط تبعه من 700 متر ل 1000. نها شونه داكتنا بالا فرنجه 700 متر بو 1300 متر هاتيه فركرن. افناي واتيا كوي بب بالا فرجها كلشكري. اما دمن پیش دا و بالا فرجه جبو ورگرتنا آلیکارین مروواهی و جنوبا آواکرنه بکاربینن. جبر کو ام دور پیشکرینه. جالی ترکیه و داعش و همی آلیان و تر لسر عرضه لپیشمنینه. لآليدن بالافرقها قامشلو ياغو دبن كنترولا ريجيما أسد ديه أو جي بالافرقها كسيفيلة وآقاهين هاتن بلافكرين غو روسياي بالافرين خوري جنگي لور بكارتينه ونها دبن كنترولا روسياي ديه وروسياي اف آقاهي رد كر روجناموان كرد لباجار قامشلو جهاد درويش و آقاهيه بپلانه كهريمي و گريد ده ودبيجه افايا يعني ام لقامشلونه 2 كيلومتر دوري في بالافرقهينه تشتكي وساتنه دبگو اواياجي بروباغندا بج دولتين هرمي دردورامه گو دخوازن في بدن پیش جبوگو خياب بو ديار بگو كرد علي گري روسيا ين د في هرمي ده لي تشتكي دوري راستي بالافرين روسي لي دري تنن
پێشبەچوونن مەیدانی و هەفکاریە ئەمریکی لەگەل هێزên سووریا دیموقراتیک قەسەدێ دشەرێ لێ دژی داعشێدا بتایبەت حاضرکردنا ئۆپراسیۆنا ڕزگارکردنا ڕقایێ li gorî qesedê ev hemû sedemin got di pêşerojê de dibe got pargeheke Amerîkî li Rojava hebe dema ku pêwîstî pê hebe. سابقا اجانا 3 شحنات من الذخيره. برê sê dan cebilxane ji me re hatin ew bi riya paraşûtan hatin avêtin û di demên pêş de renge rêkeftinek di nav me de hebe ku helîkopter dakevin. Em rê li ber vê yekê nagirin. Em û Amerîka di hevkariyeke stratejî dêne. Bê şareze bên û renge helîkopter bên ji bo dabînkirina pêdiviyên taybetên şarezayan. Ev jî tiştekî normal e dê peywendiya stratêjiya me de ligel Amerîka. Fermandarên şeriyên yepekê û qesedê tekez dikin gu reşa hevkariya hêzên wan li gel Amerîka di asteke pir bilînde ye. û di encama wê de serkeftinên mezin li dijî Daişê tên bidexistin. Zana Umer dengê Amerîka qamişlo. NRT, Kurdistan's #1 news channel. جارك دي بخيرات تماشا كرنا كورد كونكشن لكامبي اسيان يه پنابرين شنغالي رخصتيا بناوي لوثران وورد فدريشن اليكاريا خانمن قرباني ورزگاربوين شر کومالا دولتا اسلامي داعش دكن جبو فكرنا كارين دستي ما بس جي جبير كرنا دردو ايشن وان ديتنا دستي داعش ده پامنري دنگي امريكا كاوا عمر چويا كامبي و افراپورت گهانديا همزة ألف باء تاء ثاء جيم بێگومان که هەمی ئافرەتێن ئاوارە لە هەرێما کوردستانی و تایبەت ئافرەتێن ئێزدیên شەنگالê gelek xem û kovan hene hinek ji wan derûnê wan gelek têkçûyê ji ber evê karesata bi serê wan hatî û bi taybet ew afretên nû ji destê Daeş qortal bûn. Rêkxirawa LWF xolên cuda cuda bû ewan afretan vekirîne. ام نان مرتاح بون ام تين ساعتك دوا وقت خال فرد بن مش خورت حاله منجي وافكاتك هابون الكامبي دا قالك جبا داعش هاد بون نان مرتاح بون ديم التفكير غوان وديم بداعش تفكرين وبمال تفكرين انت بيتا فين قالك في دايا حلمي دورة خاتي حلمي شغل فيزي يعني قالك استفادة حاجتك قدي هتجيب قالك دورة كقنجة قدي زام خبيش بيرات كا زام يعني تشتكي واحد زام هذا نامني في دورة قالك قنجة ومذيت الكامبا همش مرة فكين وش برواند هفش كيش دست داعش هاتين جبروانو أو جتنا بدري مذيم استفادة كش خارجي ببنو نینرا رخراوا LWF لکمپا اسیا وصابو دنگ امریکا دتا خویا کرن کو فر رخراوا نیو دولتی خل اوان افرتان بکنه خودان جهات شو املي وان حياتي دنيبو وتمتيأزبون يعني اف دنيا نافيان اف خلق نافيان اف بشر نافيان بس ما او شجاعتي شو انا شاكر يعني بينو املكي وان هبي رابنا سرخو ام همي نم همي ديك وبابت ما هم واهنا نم همي خشكو برايت ما هم واهنا قالكش ما هاتنا في دنيا خبتنا ديتن مجوجي حسابي بكن يعني وجبتني هاتنا في دنياي حتى نوكا بتري 200 افرتان لكمپا اسیا بجداري د اوان خولان داكيريا و جماركا هرزور او افرتن او انج دست داعش قرطال بوين هر وسا هجیه بیجین بر همه کار دست اوان افرتان ده هیتا پال وکرن لسر خیزان این کم درامت و بسمیان اوین دناوا کمپی دا کاوا عمر دنگ امریکا دشتا موصل کمپا ایسیا لەگەڵ هیوایی تەندروستێکی باش بۆ هەمووان هەروە دیێون نیگەرانیەکان زیاد دەبن لەسەر ڤایرۆسی زیکا وەک دەگوترێ دەشێت ببێتە مەترسیەک بۆ سەر تەندروستی جیهانی هاوشێوەی مەترسیەکانی ئیبۆڵا لە ساڵانی 2014 و هەروەها 15دا.
ئەv ڤایرۆس و پێشی ڤەدگوێزن زوو لە سەرانسەری ئەمریکا دپەژە ڤایرۆس یا بناوێ زیکا پتر خەترێ دکە سەر ژیانە خانمین دووجان کار بدەست لە وڵاتین ئەمریکا لاتینژی پێنگاوان دەهاوێژن ji بۆ ڕێگرتنê لە بەڵاوبوونا ڤایرۆسی پتر زانیاری divê راپۆرتیدا. باژارێ کوکوتەیە کۆلۆمبیا ji ber belavbûna vîrusa Zika ve direvşekî dijwar de ye. Bû paqijkirina kelmêşan dermankirina bajar hatiye destpêkirin. Herwiha karbidestan hevlên perwerdekirina xelk didomînin ku ev bikarin xwe ji vîrusa Zikayê biparêzin. Articulamos con las empresas de aseo. Em bi kampanyên paqijkirê diçin cem rûnijvanan û hem paqijkirina bajarê dikin hem ji wan agahdar dikin bû çalakiyên xwe. Em ji wan re dibêjin bila bîdûnên xwe yê avê tejî nekine. Çimgo ew bîdûnên tê tejîkirin di roja de bêmarîs dibin û kelmeşan ji li vêr peyda dibe. Hevlên bi vî rengê li welatên Dinya Amerîkaya Latîn berdewam e. Piştî ku zarokan li Brezîlyayê bi gumana rewşa wan girêdayî bi vîrusa Zika bi serî û mêjiyên biçûk ji dayîk dibin an ku nexweşiyekî bi navê mîkrofêlî. Jinên hemîle li Brezîlyayê nav tirsedan e. Li malê kaniyên me tune ne wek taxin dewlemend. Em li taxin hejarî bi jiyaneka sade dijîn. Em nikarin xwe mêze bikin. Cîranên me alîkariya me dikin. Derdora me gelek mişk hene û tiştin xirab û ew jî rewşa me xirabtir dike. Tê ragihandin ku li Amerîkayê jî çend kesan bi vîrusa Zika nexweş ketine. Li hemû vê nexweşan ev vîrusê dema serdana xwe ya welatên din girtine. Li karbidestên tenduristî Amerîkê li serî de gotin ku vîrus ji bo Amerîkayê ne keşeyekî giring e. Tecrübe me salan li ser vîrusa ew ku navê dengû heye. Ev vîrus li giravên behran bilav bûne. Em karê bêje ev vîrus nû gelek kêm bûne. Tu carî 2 milyon kes bi vê vîrusê li Amerîka nexweş nebûye. Lê dîsa jî karbidestên Amerîkî hişyarî didin bo xelkê û haziriya xwe bû belavbûnekê mezin dikin. Di navbera 2 hefteyan de vîrusa Zika ji 14 welatan belav bûye 25 welatan. Roja duşemê rêxistina sexlemiya cîhanê vê civînekî avarte ser pêşîgirtina vîrusê li dar bixe. Rûken Işık, Dengê Amerîka. باروپێرار ڤایرۆسا ئیبۆلا یان نەخۆشە ئیبۆلا تەدیگەلک تشتێکی نوێ ناوێ زیکا و پتر خەتەرێ بکەتە سەر خانمین ژنین دووجان شتێکی هەر لە ئێستا وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئاگاهی داوە بەوانەیە کە لە ئەمریکاوە دەچن بۆ ئەمریکای لاتین پێویستە هەموو پێداویستیەکی خۆپاراستن لەم نەخۆشیە بەکاربێنن ئەویش وەکو پیشانماندا لە راپۆرتەکەدا بەهۆی مێشولەیەکەوە تووشی ئەم نەخۆشیە دەبێت. خێزانێکی عراقی بە پێچەوانەی زۆرێک لەو خێزانانەی وڵاتەکە جێدەێڵن بڕیانیان داوە لە وڵاتی کەمبۆدیا ژیانی نوێی خۆیان دەست پێ بکەن. سەمات زەیی زانیاری زیاترمان دەداتێ. ماوەیەکە خێزانی فەهرام شوێنی پەنجەیان دیار کرد لە شاری پنومپەن لە کامبۆدیا بۆ خواردنی عێراقی ڕێستۆرانتی خۆیان. خێزانی فەهرام کە 7 کەسن لە ساڵی 2014 لە شاری فەلوجە هەڵاتن بەهۆی شەڕی هێزی عێراقی دژداعش. ئێمە ناتوانین لێ بمێنینەوە، ئێمە بایەخ بە ژیانی خۆمانە دەین. هەرچەندە لە عێراق ئاسانگەر بوو، فەهرام دەڵێت کە هیچ زەحمەت نەبوو ژیانێکی نوێ لەم شارە دەست پێ بکات. لێرە لە کەمبۆدیا ئاسانە ئەم کارە بکەین. خۆیان ئێستا لە کامبۆدیا دانیشتون بە ڤیزای کارکردن لە بەرەوەی خاوەنی ڕێستورانتن. هاشم دەڵێت خۆیان نەیان دەویست وەکو پەنابەر بچنە وڵاتەکە چونکە بۆ پەنابەران سنوور هەیە. ئێمە لێرەین وەک بزنزێکی خێزانیە، ئەمە کارداری خۆمانە، سەختە لێرە وەک پەنابەر بژی. بەڵام لەگەر ئەوەشدا کێشەی تریان هەیە کە چۆن ناتوانن کوڕەکەیان عەلی کە تەمەن 14 ساڵە بنێرنە قوتابخانە. من لێرە قوتابخانە ناچم چونکە قوتابخانەکانی کەمبودیا بەهۆی ئەوە پاسپۆرتین عێراقیە تۆمارم ناکەن. ئەوەش بەو معنایە نییە کە کامبۆدیا بە وڵاتی خۆیان دانانێن. ژیان لێرە زۆر سادەیە و هەروەها خەڵکی کەمبۆدیا زۆر هاوڕێیانە مامەڵەمان لەگەڵ دەکەن. هەستێکی باشم هەیە، هەست دەکەم بارودۆخی ئێمە لە هاوڕێکانم باشترە. سەمات زەیی، دەنجی ئەمریکا.
ئەزمونێکی نوێی پەنابەران لە عێراقەوە لە دەمێکە هەموو خەڵک لە عێراقەوە یا بەرەو وڵاتانی دراوسێ یا بەرەو ڕۆژاوا ڕۆژئاوا دەچش بۆ ژیانەکە خۆشک و کار نەکەن لێ ئەف خێزانە دچتە کەمبودە و لە کەمبودیاژی فەلافل فرۆشی فەلافل فرۆشن شتێکی عەجیبیە هەرچەند جوداهی یان جوداهی دنە بەرە وڵاتان جوداهی دنە بەرە خەڵکی داهەیە ئەڤە بەرنامە کورد کنەکشن یا ئیرۆ هەتا ڕۆژە هەینی دەکرێشەمە بەڵێن ساڵ تەڤایە کارمەندین شکا کوردیا دەنگی ئەمریکا هیویا خۆشی شادی گۆرا دەخوازم خدا حافظ هەموو کاتێک تا شاد